دوو ڕۆژە ناڕەزایی و خۆپشاندانی مامۆستایان تونتر بووە و بەشێک لە مامۆستایانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دەڵێن هیچ بڕیارێک ناتوانێت پێش ئیرادەی ئەوان بکەوێت و جێبەجێکردنی داواکاریەکانیان تەنیا پاڵنەری ڕۆشنەوەیانە بۆ هۆڵەکانی وانەوتنەوە. لە سلێمانی مامۆستایان بە خۆپشاندان لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاواوە چوونە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردە. تا ئێستا هیچ داواکارێکی ئێمە جێبەجێ نەکراوە ئەوەی کە هەیە تا ئێستا هەمووی هەر قسەیە جا قسەش ناچێتە گیرفانەوە بەڕاستی مامۆستا لەبەر لە خۆشی خۆی و بایکۆتی نەکردووە دیارە بارگوزەرانی مامۆستا بە شێوەیەک شێواوە کە ناتوانێت پرۆسی خوێندن بەردەوامکە بۆیە دەسیاوەتە بایکۆت و ناچێتەوە هۆڵەکانی خوێندن بۆیە هاتوونەتە ئێرە داوای مافی نەخۆمان مافی قوتابیانی شەکەن چونکە ساڵ پار خوێندن بە هیچ شێوەیەک بە باشی نەڕۆی بەڕێوە بۆ 3 ڕۆژ دەوامەکردن هیچ نەتیجەیەک نانێ ئێمە ئەمانەوە 6 ڕۆژ دەوام وەگەڕانەوەی شایستە دارایی و هەم شکۆ بۆ مامۆستامانەوێت. هاوکات لە کۆبوونەوەی وەزیری پەروەردەی هەرێم و نوێنەری هەردوو ڕێکخراوی یونسکۆ و یونسێف لە عێراق کە لە شاری هەولێر بەڕێوەچوو نوێنەری ڕێکخراوی یونسکۆ ڕایگەیاند پێیان خۆشە پرۆسەی خوێندن بە ئامادەبوونی خوێندکاران و مامۆستایان دەست پێ بکاتەوە سەبارەت بە هەژمارکردن یان هەژمار نەکردنی خوێندنی ئەمساڵیش ڕایگەیاند وەزارەتی پەروەردە لە هەوڵدایە کێشەکان چارەسەر بکات. یونسکۆ پێی باشە هەموو قوتابخانەکان کراوە بن و هەموو قوتابیان و مامۆستایان بچنەوە قوتابخانە و پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە. ئێمە لە مەعاناتی خوێندکاران و ئازاری مامۆستایان تێدەگەین. وەزارەتی پەروەردەش لە هەوڵی چارەسەری کێشەکان و دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندندایە. هاوکات بەشێک لە مامۆستانی زانکۆکانی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین گرت بوونەوە و داوایان کرد سیستمی پاشەکەوتکردنی موچە لا ببرێت و لە کاتی خۆشیدا موچەکانیان پێ بدرێت. ئێمە وەک زۆرینەی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی گەرمیان ئەمڕۆ 11 گرت بووینەوە بە مەبەستی ناڕەزایی دەربڕین و درێژەدان بە هەڵپەساردن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بێباکی حکوومەت لە بەرامبەر داواکاری ڕەواکانی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم. توندبوونەوەی خۆپشاندانی مامۆستانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی داوایان لە مامۆستایان کرد بۆ ئەوەی خوێندنی ئەمساڵ نەفەوتێت بایکۆت بشکێن و بچنەوە هۆڵەکانی خوێندن و لەلایەن ڕێکخراوێکی ئەڵمانیشەوە بڕێک پارە وەک هاوکاری بۆ مامۆستایان تەرخان دەکرێت. کارزان تارق هێنارتی سلێمانی.